لە رووسیا ئەم دوانە برادرن لە حاڵێکدانا ئەشیان بۆ یەک دەبێ و نەشتی مشتەرەکیشان بە یەکەوە هەیە. پڵنگێک و بزنێکی کێوی بوون بە هاوڕێ یەکدی لە باخچەیەکی ئاژەڵاندا لە ڕۆژهەڵاتی رووسیا بە یەکەوە دێن و دەچن. بزنێکی کێوی و پڵنگێک بوون بە هاوڕێ بە یەکەوە دەژین. بزنەکە لە ساڵی 2015 خراوەتە نێو باخچەیەکی ئاژەڵان کە تەنیا و پڵنگەی تیا بووە. دواتر وردە وردە لە یەکتری نزیک بوونەتەوە، کەیفیان بە یەک هاتووە، ئێستا زۆر نزیکن لە یەکەوە. سەرەتا چاوەڕێکراوە هەرزوو بزنەکە پەلامار بدرێت لەلایەن پڵنگەکەوە و بخورێت نەمێنێ، بەڵام ڕێکەوتنی یعنی ژێراوژێریان هەبووە. ئێستا برادری نزیکن، هەردووکیان بوون بە هاوڕێ. پڵنگەکە مێیە و دوو بەچکەی هەبووە لە سەرەتادا، بەڵام دەستی لێ هەڵگرتوون، لەگەڵ بزنەکە دەستی تێکەڵ کردو. سپاس کە لەگەڵ ئێمە بوون.